دوای ئەوەی لە 6 حوزەیرانی ئەمساڵ گروپێک دژ بە دیموکراسی و پرۆسەی دەنگدان لە عێراق و هەرێمی کوردستان لە ڕێگەی دانیشتنێکی ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە هەوڵی هەڵوەشانەوەی دەنگدانی تایبەتیان لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەش ئەندامێکی ئەنجومەی نوێنەرانی عێراق دەڵێت هەڵوەشانەوەی دەنگدانی تایبەت نادەستوریە، چونکە بە جۆرەی دەستور نابێت هیچ کەسێک لە هەڵبژاردن بێبەش بکرێت. ڕاشی دەگەێنێت ئەوان پشتگیری لە هەژمارکردنەوەی دەنگەکان دەکەن، بەڵام سوتاندنی دەنگەکان قبوڵ ناکەن. بێبەشکردنی هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و دژە تیرۆر لە دەنگواتە پوچەلکردنەوەی دەنگەکانیان ئەوە لە چەند ڕوویەکەوە نادەستوریە. یەکیان تۆن بە پێی دەستور دەنگدان و خۆپاڵاوتن مافی هەموو هاوڵاتیانە، تۆ ناکری هاوڵاتیەک لە مافی دەنگدان بێبەشکەی، ئەوە خاڵێکەمە. دوو، تەنیا هێزەکانی کوردستانی گرتوتەوە، هەموو هێزەکانی عراقی نەگرتوتەوە، واتە ئەوەش زیاکاریە لە نێوان پێکاتەکانی عراق. ئەوەی لە 6 حوزەیران ڕوویدا زۆرترین کاردانەوەی بەدەوای خۆی داهێنا، بە تایبەتی لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە بە هەموو شێوەیەک ئەو پلانە ڕەتکرایەوە. شارەزایەکی یاساییش دەڵێت ئەوەی لە 6 حوزەیران ڕوویدا نایاساییە. دەستکاریکردنی دەنگەکان یاخود هەڵوەشانەوەی بە جۆرەی یاسا کاری کۆمیسیۆنە، نەک ئەنجومەنی نوێنەرانی عێراق. نایاساییە و پێچوانەی دستورە بە تایبەتی مادەی 102 و مادەی 47 لەبەرەوەی هەڵوەشانەوەی ئەو دەنگانەیان ئەژمارکردنی یان هەر شوێنێشکە لە سەلاحیاتی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانە، ینی مادەی 102 لە دستوری عێراقی شەرحیەوەی کردێت کە ئیشی کۆمیسیۆنە ئەوەی هەڵبژێریان. پلانجێڕانی 6 حوزەیران کە لەلایەن گروپێکی دژ بە دەستکەوت و سەروەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەنجام درا لە ڕێگەی هەمواری یاسای هەڵبژاردنەکانی عێراقەوە دەنگدانی تایبەتیان لە هەرێمی کوردستان هەڵوەشاندەوە. بۆ ڕێگریکردنش لەو پلانە و پشتگیری لە دەنگی پێشمەرگە، فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی عێراق لە دادگای ئیتیحادی تانەی لەو بڕیارەدا و هێزی پێشمەرگەش بۆ نەفاوتاندنی دەنگەکانیان خۆپشاندانێکی هێمنانەیان ئەنجامدا. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.